بەخۆی قماش لە دەرێ دێ ئیدی ئەو لە دەرەوە نازانێ قماشکان زۆربەی لە سین و هندێ نازانێت تودا خۆ چێشە چیە چنیە ئەوە هەمووی سعری ئەوەیە بری مەسەرەن کۆمپانیا و شریکێ سعری خۆی هەیە بەس ئەمە داشکان دەرمان کردێ لە دوورینەکانمان فەرقمان پێکرد لە قازانجی خۆمان ئەگەر ئەو قماشەمە عینەن بە سعر دەکڕینەوە فەرق ناکاتن بە سعرەکەی وڵا بازار کرایەوە هەندێک بە بۆنێوەی کە بەرەبەر جێژنانە خەڵکی کوردەواری خۆشمان قاتی کوردی دەکات بە بوونی جێژنەوە بەڵام ئەگەر بێت و حیسابشی لەگەر بکەیت لەگەر سالانی پێشتر ئاستی ئیش هاتە خوارێ ئیشەکان کەمتر بووە. رازین لە وەزعەکە کە وەزع ئێستا هەیە رازین لە وەزعی خۆمان بەڵام ئەوەی کە لێی ناڕازینە زروفی سیاسیە زروفی ڕووداوەکانی ئەوڕۆ کە ڕووداوەکان ڕوودەدەن مەشاکلی بینی حیزبەکانە مەشاکلی سیاسیە ئەوە تەسیری لەسەر خەڵک کردووە ئێمەکە ئیشمان نەبێت زۆر تاسیر ناکە بەڵام ئەوە تاسیر زیاتر دەکات. دمێکی دا ئەم ڕژنامەوان دەماچونەوێرێک و ئەو شارەزاییە ڕژنامەوانیا جەنگی منەبی دەمێ نەشارەزایەمەت و ڕژنامەوانیا جەنگی داد بێت ئەو پەیامەمەدگەهان نەب شێوەیەکی ڕاست بتن یانجی ئەو زانیاریەت کوتمەدان نەب درستایی بتن وان ڕۆژێن ئەوان هەر سە ڕۆژێن کوتمە ئەف خۆلە وەرگرتی ڕژنامەوانیا جەنگی مەگەلێک مەفاجێ دیت خۆزیش خێرا خودێرا هەر دەستپێکی ئەف خۆلە هات بانەڤەیکردن. جبر کو دم بوری دا گلک شاشیج ل مدیا کارو دیسان دزگین جدا راگامنه و هر ما کردستان دم رومان کردنا شهری ل چپرن پیش پیدا بین ما وکر کرا خامتی فردی خلق راگاندنا جنگی به همانگی گلک خدمت لشکریا دول زاخو و بیکن کو دنوا اوی خلا راگاندنه دا کمکا زانیاریان سربازی و دیسان راگهاندن گرینگیا راگهاندن جنگی بو مدیا کارن کو میدانی بجداریا رومان کردن سنگرین پیشه دیکن ئەم بازاری کەوای مەرێنی ئێستاناوی بازاری قەیسەریە مێژووی دروستبوونی لە 400 ساڵ تێئەپەڕێ ئەم بازارەوە خودخۆی کە دروست کراوە لەسەر شێوێ دروستکراوەکەوە گرمای هاوین و سەرمایە زستان تەئسیری لێ نەکات لە معالیمی ئاساریەکانی نەماوە پێویستە کات وزارەتی ئاسار بە تایبەتی دەستێکی پیا بێنێ لەبەرەوەی کۆنتترین بازار لەم شارە دوای بازاری عەباسیەکانی قەڵا ئەم بازارەیە. ئەم بازاڕی ئەمە بە شێوەیە دروستکراوە تەبعاً بە شێوەی مانگ و ڕۆژ و هەفتە 365 دوکانی تێیە بە گوێرەی ڕۆژەکانی ساڵ 7 دەرگای تێیە بە گوێرەی ڕۆژەکانی هەفتە 12 شوقەی تێیە تەبعاً سەرەوە ئەمانە ئەو بە گوێرەی مانگەکانی ساڵەکە 24 کۆڵانی تێیە کۆڵانەکانیش ئاماژە بۆ چیەکە بۆ کاتژمێرەکانی ڕۆژ